بەڵە خۆشەویستان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئۆرکسترای سیمفۆنی سلێمانی بە بەشداری موزیسیانەکانی کۆنسێرتێک یاخود نوێترین بەرهەمەکانی خۆیان پێشکەش کرد و لەم کۆنسێرتەدا چەند بەرهەمێک نمایش کرا کە چەند بەرهەمێکیش یاخود چوار لەو بەرهەمانە بەرهەمی میوزیسیانان و هەروەها ژەنیارانی کورد بن بێگومان بە بەشداری ئاوازدانەر و ژەنیاری گروپی کامگارەکان ئەردەشێر کامگار کە ئاوازدانەر و یەکێک لە ژەنیارە دیارەکانی گروپی کامگارەکانە بێگومان گروپی کامگاران ناوێکی دیاری ناو هونەر و موزیکی کوردیە کە زیاتر لە نیو سەدەیە خزمەت بە هونەر و موزیکی کوردیەکەن قسە و باسی زیاتر لەسەر کارەکانی گروپی کامگارەکان و هەروەها هاتنی بەڕێزیان بۆ شاری سلێمانی کە با یەکێک لە ژەنیار و ئاوازدانەرە گەورەکانی کورد هەژمارە کرێت. کاک ئەردەشێر کامگار بەخێرهاتی بۆ سلێمانی، بەخێربێی بۆ کورتسات، بەخێربێی بۆ پرۆگرامی کورتسات مەگەزین گەورەت کردین. بەخێرهاتی. سپاس بۆ سڵاو و ڕێزم هەست بۆ جەنابتان و بینەرانی خۆشەویست. سپاس بۆ تۆ. نەخۆت حەزەکەم باسێکی کامگارەکانم بۆ بکەی بۆچی ماوەیە کە بێدەنگن؟ والله خب کەمێکیش مدەتێک کە دۆرانە کۆرۆنا بوو کەمی فعالیت کەمە بووە و کەمێکیشی بەخاترەوە کە خۆب تەمەەن کەمێ چووگەبان تر حوصڵی کاریان نەمەگا شەیشەڵە لە ئاەندا شاید بتوانین کاری بکەین. هەر بەردەوامن پرۆڤە ئەکەن یان خۆتان ئامادە ئەکەن بۆ بەرهەمیان بۆ کۆنسرت؟ جارجارێ ئیسە فرە بە یەکەوە نین فقط مەسەڵەن هوشەنگ برام کارگەلێک کە کا بۆ خۆی بۆ ئۆرکسترا سیمفۆنی کارگەلێکی ئەنجام داگا و ئەرسەلان هەروە منیش خۆم گروەیەک مەس بۆ خۆم گروپێکی دواتر قسەی لەبارەوە ئەکەین. زۆر باشە. پێم خۆشە باسی هاتنی خۆت بۆ ئەمجارە بۆ شاری سلێمانی چۆن بوو لەگەڵ گروپی ئۆرکسترایی سیمفۆنی سلێمانی بەشداریت کرد؟ خب من قەتعیکم بوو کە شاید 35 ساڵ لەمەوبەر دروستم کردو بەناو بەرتارکە سپیدە کە قەتعیک بۆ کەمانچە تێکنیکی بوو. ئەرسەلان برام حەزی پێکرد ئەو هات لەبان ئەم قەتع و بۆ ئۆرکسترا سیمفۆنیک تەنزیمی کرد سێ قەتع بوو کە بۆ ئۆرکسترا سیمفۆنیکی کرد کە وە فرەتریکی کوردی بوو، یعنی بازێکی لە مەلۆدیگەل کوردی استفادەم کردگە بازێکی مەلۆدیگەل خۆمەوە لێ هەر باز تاموبۆی کوردیە بۆ ئۆرکسترا سیمفۆنیک تەنزیمی کرد کە ئەو عانەکە ئیجرامان کرد فرە حەزیان پێکرد، مردم فرە حەزیان پێکرد و ولا چەند جێگەی دنیا ئێمە حتا لە ئێرانە و لە چەند جێگەی دنیا ئیجرامان کرد لە لەندەنە، لە سوێدا، لە ئەڵمانە. ئەو پارچانی کە لە شاری سلێمانی؟ ئەرێ ئیسا من ئۆرکستری سیمفۆنی سلێمانیم دی و فرە حەزم کرد بە ئۆرکسترەکەیان فرە ئۆرکستر قەوییان بوو و پێشنهادیان دا بە من کە ئەم قەتعی لێرە ئیجرا بکەین. من زۆر خۆشحاڵ بووم کە بێم بۆ کوردستان لە کوردستان ئیجراکەم و هاتینەوە بوو کە پێشنهادیان دا ئێمەش مای شانازی بوو بۆ ئێمە لە خۆمەتی چاومان. پێشوازی میوزیسیانان و ئەو خەڵکانەی کە لەوێ بوون لە کۆنسێرتەکە و بە تایبەتیش لە بەڕێستان و ئەو پارچە میوزیکانەی کە تۆ پێشکەشە کردن. پێشوازیان فرە باش بوو من بۆ منیش باە افتخار بوو شانازی بوو کە لە خۆمەتیان نابم و پێیان تەبریکێژم بە هەمووی موزیسیەنەکان و بە شاری سلێمانی واخان شێوانیش پێشانازی بکەن کە ئەو ئۆرکستریانە هەست. بە نەزەرم ئۆرکستر فرەخاسێ بوو فرە باش بوو. ئەگەر سەرمایە گۆزاری بکەن لەبانیەوە چه حکوومەتی چ مردمی لەبان ئەمە چۆن بڕوا موسیقی لە کوردستانە لە ناو کوردەواریە ئێمە تەنها یعنی ناژم تەنها شتێک خۆ لە بارگەلترە و کار فرەمان کردگە فرق ئەشخاص گەلێکن کە کاریان کردگە زەحمەتیان کێشاگە وەلێ
ئێمە موسیقیەکەمان هۆنەرەکەمان جۆرێکە کە هیچ کە ناتانێ بیکوتێ حتاگە دوو لە گیان گشتمان بۆمێ ئەتۆمیش بخەنەوەمان وەر موسیقیەکەمان ئەمێنێ هاتسە جێ خۆیەوە ئەوەسە کێ لەبان موسیقیە و کەمێ جددیتر بن کەمێ هێنتر بن سەرمایە گوزاری فرەتر بکەن بە نەزەر من پێشنەهادام پێیان چۆن حیفە ئەم گروهی فرەخاس بوو ئەڵانوە گشتیانیش گەنج بوون ماشەڵڵا کاکهردی مەجیدی کاکهردی مەجید ئەگەر ناوکێ بەخشە هێشتام کرد فرە مستعدە بۆ ئەم کارە وە کەسگەلی تر هەن هەڵبەتەوانیش فرە باشن لە کاریانەوە لێ ئەمانە سەرمایە گوزاری ئەگەر لە بانیانە و بکردگێ ئەتانێن حتا ناو خاوەرمیانە مەترەح بێت ئەم گروها و هەر لەناو کۆنسێرتەکە چەند با بڵین پارچەیەک چەند بەرهەمێک هەبوو کە بەرهەمی ژەنیارانی کورد بوون ڕای خۆت لەسەر ئەو با بڵین پارچانەی کە بەرهەمی ئەوان بوون بەڵێ خۆب یەکێکی کارێ مامۆستا دڵشاد سەعید بوو یەکێکی کارە خودە مامۆستا هەردی بوو بە نەزەر من ئەمانە زۆر کارگەلێ فرە جا ئوفتادو و فرە خاص بوون یانێ من فرە حەزم کرد فرە خۆشبات لە کارەکانیان وتم ئەگەر سەرمایە گوزاری بکەن لەبانیەوە جددی بیان گرن بزانن کە ئەمانە واقعانە هۆنەرمەندن ئەمە وات لێکات کە جارێکی تر لەگەڵ ئەم گروپە بەشدار ببیتەوە بە چەند بەرهەم ئینشاڵڵا لەخوا خوازم من حەزەکەم کاک ئەردەشە لە کۆتا جار پێش ئەم جارە کەی بووە کە سەردانی کوردستانت کردبوو وەڵا هەر بەر لەوە کە کۆڕۆنا بێ جارێک هاتم بۆ سلەیمانیە و لە هەولێر و سلەیمانیا کۆنسەرتێکماندا بەڵێ پێم خۆشە تۆزێک باس لە گروپی کامگارەکان بکەین ئێستا ئاماژەت بۆوە کرد کە لە دوای کۆرۆناوە تۆزێک سستیەک هەیە لە گروپەکەتان بەڵام نەفەقەت لە گروپ ئێمە لە توا گروگە هەموو جیهانە کاریگەری زۆر با بڵێن نێگەتیڤی کرد کۆرۆنا لەسەر تەواوی هونەرمەندان و چالاکیە هونەریەکانیش بە تایبەتی بەڵام ئەوە نزیکەی 4 ساڵ بەسەر کۆرۆنایە ئەلبەتە فقط ناتانین بێژین فقط کۆرۆنا باعیسی بووگە ئەلعانە دنیای مەجازی دنیایەکە لە توا و دنیایش بەو جۆرە سەر فقط تایبەت بە منتەقەی ئێمە نییە لە توا دنیایچە ئیتر بە سوورەتە سیدی و نەوار و ئەمانە ئیتر کەس حمایەتی لێ ناکە یانە ئەلعانە شرکەت گەلێ نین کە بێن سیدی بسێنن گشتی لەناو ئینتەرنێتە هەر کەسێ بۆ خۆی کار خۆیەکە بەڵام هونەری ڕەسەن هەمیشە با بڵێن بینەری تایبەتی و گوێگری تایبەتی خۆی هەیە خب بەڵێ کەسێکی کار هۆنەری وە ئەسیل کار ئەسیل خۆی بکە جێگەی خۆی هەمیشە هەست وتم ئەگەر مەسەڵەن بعضێکەکە کەسکەل لە وشەگەلێکێک بەکارە بەرگێ شاید کەمێ ناڕەحەت بن مەسەڵەن ئێژن موسیقی محلی ئێژن بۆ چێژن موسیقی محلی ئێژن بە پێژن چ ئێژە بگرە فۆلک خۆ فۆلک ئینگلیسی محلیە دەم چ فەرقێکە وەلێ ئێمە چۆن ئیمانمان هەست بە کارمان وە موسیقیەکە موسیقی کوردی غەنیە و موسیقیکە بە قووەتە تۆ هەر ناوێکی بۆ بنی هەر هەموو کەسێک گەزانێت کە ئەوە کوردیە یعنی تۆگە بێژی ئەمە موسیقی ئارژانتینیە پێتەکەنن هێز لەمە کوردیە چۆن ئیسالەتی ئەس فەرهەنگ وەختی کارێکە ئەکرگێ ئیسالەتی بێ فەرهەنگی بێ ئەلمی بێ ئەو کارە ئەمێنێت جێ خۆی کاتەوە زۆر ڕاستە باس لەوە کرد کە ئێستا بۆ خۆت گروپێکی تایبەتیت هەیە ئەو گروپە لە کێ پێکاتون ئەندامەکانی کێیە ئەندامەکانی هەر خێزان و با بڵێنەوەکانی خۆتن نا ئەم گروها من لە واقع گەرەکم بوو تەک دوو گروها کارکەم یەکێکی گروهێ مناڵگەلێکە لە سنا بوون کە فرێش قەوی بوون سازە نا منداڵ ئەرێ گەنجن و فرێش کاریان خاسە تەکەوانە یەکێک تەکەوانە کەێکم کارەکەم یەکێکی گروه خۆمەکە لە تارانە تشکیلمداگا لە تارانە خۆب چەند نەفەر لە نەوازەندەگەل باش تاران و ئەلبەتە کشتە تارانی نین مەسڵ یەکێکی ئازەریە یەکێکی مەسەڵەن فارسە یەکی ئیسفەهانیە یەکێکی
لە کچەکەی خۆمیش یاتەیە کچەکەی خۆمیش تارا کامکار کە ئەویش بەندیر لات و ساز کەمانچەش لات ئەویش ئێستادادی خاصە و بۆ مناڵەکانی کامکار هیچ حالە فکرمان ناکەێت کار بکەین وەێ گشتیان تەکتەک کارەکان مەساڵ ئەنە سیاوەش و نەیریز کامکار کە کوڕپەشەنگەن فرەکاریان خاصە و گرروهێکیان ئەس بۆ خۆیان ئەوانیش کارەکەیان یا هانا کارەکە گوێگران و بینەرانیش پێیان خۆش بێیان بیانەوێت کە گروپی کامکار هەر بەو جوانی و بەو ڕستەنایەتە بمێنێتەوە تەنانەت ئەگەر لەلایەن نەوەکانی ئێوەشەوە کارەکانیان جێبەجێ بکرێ و بەڕێوە ببرێ. تەلاش کۆششمان تەلاشمان ئەوەستن وەڵا جەمکردینیان کەمە سەختە ئێمە هەرێ ئەشی جەمیان کەیتەوە و نازانم من خۆم ئارزوومەوەسە کە ئەمانە بتوانن کە ئەدامێ بن ئینشەڵاش کە بیان وەلی خۆب ئیتر مشکلاتی هەست کێشەگەلێک ئەو نەوەیە جیاوازیان هەیە لە بیرکردنەوە لەگەڵ ئێوە چرا هەسیان ولی وتم شرایطێک جۆر بێ بۆیان کە یا ئەخ نوع موسیقیش ئیتر لە نەزەر ئەوانە کەمی فەرقی کردگە ئەگۆڕێت ئیتر وەکو ئێمە فکر ناکەنەوە. بەڵێ پێم خۆش بۆ پرسیاری ئەوە بکەم ئێوە لە ئەرشیفی مۆزیکی جیهانیە کار و ئاوازی کامگارەکان هەیە بێگومان ئەرشیفی مۆزیکی جیهانی دامەزراوەیە کە بۆ کۆکردنەوە و هەروەها ئەرشیفکردنی کاری میوزیک و هەروەها ئاوازدانەرە گەورەکان تەنانەت ئاوازدانەرە هەرە گەورە جیهانیەکان بەرهەمەکانی ئێوە لەلایەن ئەرشیفی مۆزیکی جیهانی پارێزرا و بەرهەمتان هەیە لەوێ ئەو بەرهەمانی ئێوە چین و چەند بەرهەمن؟ وڵا چەندانە لە فستیوالگەلی دنیا ئەمە کە شرکەتمان کردگا ئەمەسم فستیوالی کە وومەت هەستین ئاغای پیتر گابریل هەست کە پیتر گابریل خۆی یەکێ لە گەورەگەل موسیقی دنیاست لێنا کە بەرهەمێکمان بوو بەرنامێکمان بوو لێنا ئیجرامان کرد خۆشیات و چوین لە ئستودیۆکەی زەبتمان کرد و ئەو یەکێ لەوانە هەسیە لە رادیۆ فرانس فەڕەنسا ئەویش بەرنامێکی لە ئێمە زەبت کردگە هەست و لە جێگەگەلترە لە ئینگلیسا باز جێگەیەکتر کارمان کردووە حتا کەسگەلێک لە ئێمە گرێکیان بوو کە کار بکەین وەک باب دیلان وەک مایکل نەیمەن وەلێ اتفاقکە لێ کەفت لەم بێنا کە ئێمە نەمانتوانی ئیتر مەسم پەیوەندێکمان بێ با بڵێن ئاوازدانەر یان هونەرمەندە لە خارجیەکان کارێک فقط بۆ این بوو ئاغێک بوو بەناو ئاغی کارەکالا کە هین بوو بالێ ڕەقس و بالۆمانە لە لۆبنان ئەرێ سەما لە لۆبنان ئەوە کارە خۆشە هۆرامانی بیست و فڕە خۆشیات و لێ هات بۆ تاران بۆ لای ئێمە و ئەو کارمانە وەکو ئۆرکێسترە سەمفۆنیک بۆیە زەبت کردەوە دووبارە و حتا بەخشێکی عەرەبی خونیا بەخشێکی کوردی بوو بەخشێکی عەرەبی و جۆرێتر بوو سەم فرجالە بوو کە لێ نیچا ئێمە قەتعگەلێک کە مەسەڵەن قەتعی سویت سەمفۆنیکی شایەرزادە کورساکۆف یا ڕاوێل قەتعی ڕاوێل بۆلەرۆ ئەویشمانە بە سازگەل خۆمان یانی سازگەل کوردی و ئێرانی دامان لێ تەک ئۆرکێسترە سەمفۆنیکا تێکەڵ بوو دامان لێ بۆیان ئەو کارگەلمانە کردووە بەشداریکردنی ئێوە لە زۆرێک لە چالاکیە هونەریەکان لە جیهاندا و بە تایبەتیش بە جلوبەرگی کوردی و وای کردبوو کە ئێوە وەکو گروپێکی ڕەسەنی کوردی هەمیشە بناسرێن لە چ وڵاتێک هەبووە کە یاخۆت چ نەتەوەیەک ئێوە بەرهەمەکانی خۆتان تیادا ژەنی و پێشکەشتان کردووە کە بۆ یەکەم جار بووە میوزیکی کوردی لەو وڵاتە یاخود بدرێ بەگوێ نەتەوەیەکی جیاواز کە کەڵچەرێکی جیاوازی هەیە؟ وڵا ئێمە خۆب لە هەمووی دنیا کە کۆنسرتمان داوا موسیقی کوردیمان ئیجرا کردگە بە لیباسی کوردی و بە جلوبەرگی کوردیەوە بووە و فرەیش خۆشیانات کە ملت فرە خۆشیانات کە لەم ئێسالەت و لەم فەرهەنگە هەمیشە تاریفیان کردگە وەلێ بۆی ببەخش
لە شاید بێژم لە تورکیا کە لە شاری ئیستانبولە ئێمە وەکو خۆیانیان وتیان بۆ ئەوەڵین جارە کە بە لیباس و جلوبەرگی کوردیەوە لە شاری ئیستانبولە ئێمە ئاهەنگی کوردی ئیجراکەین و مردمی زۆر هاتوون بۆ ئێنە و حتا ئێمە شوێن بۆ دیاربەکریش لە دیاربەکرا ئێمە باز لە ناو خیابانە بوو مردم شاید بژم 15,000 کەس لێنابوون بۆیان کۆنسرتمان ئیجراکە بە لیباس و جلوبەرگی کوردیەوە وشاید فرق کەس خۆشیان ناتوێ وەلێ خۆی ئێمە کردمە ڕاستە هەر بمێنن تەمەند درێژ بن ئێوە جێگای شانازی کورد و کوردستانن زۆر سپاس دەکەم کەم ئێوارەیە لە پرۆگرامەکەی ئێمە میوان بووی جارێکی تر بە خێر هاتی سەر و سەرچاو ممنون قوربان بەڵێ خۆشەویستان